وا بڕێرە لە مانگیری ئەم ساڵ هەڵبژاردننی پێشوەختەی عراق بەڕێوە بچێت. حزب و لایەنە سیاسیەکان کێبڕکەی زۆرترین دەنگ و کورسیانە. هاوڵاتیان لە نێو ئەو هەموو کێشە و قەیرانانەدا بۆ چوونی جیاوازیان لەبارەی هەڵبژاردنەکان هەیە. من ئەمڕۆ دەپرسم هەڵبژاردننی ئەم جارە دەبێتە مایەی گۆڕانکاری لە وڵاتدا؟ ئاخۆ هاوڵاتیان ئامادەکاریان کردووە بچنوە سەر سندوقەکانی دەنگدان؟ من پێم وابێ هەڵبژاردن ئەگەر عەقڵی کۆمەڵگا نەگۆڕێت نەک یەک هەڵبژاردن 100 هەڵبژاردنیش بکرێت. کەسەکان ناتوانن بە ئیرادەیەکی کاملی خۆیان اختیاری کەسەکان بکەن، شەخسەکان بکەن. لەبەرەوە بە بۆچوونی من هەڵبژاردن هیچ لە دۆخەکە ناگۆڕێ، چونکە وعیمان نییە بۆ هەڵبژاردن. ئەو کەسانی کە ئێمە هەڵی ئەبژێرین لە ڕووی عاتیفەوە ئێمە کەسێک هەیە فلانە حیزبی سینە، بۆ نمونە فلانە حیزبی سینە، عاتفەکەی بۆ حیزبی سینە، کەسێکی تایە ئەشێت بە دڵیشی نەبێ، بەس حیزبی سین پێڵێ بڕۆ دەنگ بە بۆ فلان کەس. لەبەر ئەوەی کە جۆرێک لە دەروێشی جۆرێک لەوە دروست بۆ لە کۆمەڵگایە لە عێراقا لە شەرقی ئەوسەتا بەعام پێم وانەیە گۆڕانکاری ڕاستەقینە دروستکە تاوەکو وەعی دروست نەبێت لە ناو کۆمەڵگایە انتخابات هیچ کاریگەریشی نییە. ئێمە تەجروبەی پێشترمان هەبووە، دۆخە بۆ لە ئێستاش خراپتر بۆ خەڵک دوای سەرەی گرتۆ بۆ هەڵبژاردن. هەمان ئەو دەموچاوانی هەڵبژاردۆتەوە کە بۆتە هۆی ئەوەی کارە ساتباری بەسەر کۆمەڵگاوە. ئەمە شتێک نییە نکۆلی لێ بکرێ. ئێمە خۆمان بە دەستی خۆمان ئەچین ئەو کەسانە هەڵەبژێرینەوە کە پێشتر بووتە هۆی سەبەبیەوەی کە کارەساتمان بۆ دروستکە کە چێچین زۆرترین دەنگیشینە. هەڵبژاردن باشە، چکو لە جیهانە هەڵبژاردن هەیە لە هەموو وڵاتێکە. هەڵبژاردن لەگەلێ وڵاتە لە هەمویانە لەگەلێ وڵاتە سەرکەوتنی بەدەست هێناوە، لەبەرەوەی ئیشەکانیان ئەڕوا و ڕێک و پێگە بێ، لەبەرەوەی وڵاتە با بەڕێوە و یاسا و دەستور داانێ هەڵبژاردن. ئێمەش بەڵکو ئیشەڵڵا ئەم جارە خێری پێوە بێ و هەڵبژاردنێکی باش بێت و ئەوانەی هەڵەبژێرێن دڵسۆز بن و بە دڵسۆزی ئیش بکەن و وەک بەڵێ نەدەن کە ئەڵێ هەڵبژێرین واکەن واکەن، بەڵکو بەڵێنەکان بەرنەسەر و هەڵبژاردنێکی ڕێک و پێک بێ و ئیشی ڕێک و پێک بۆ میلەتە بکەن و ئاگیان لەم میلەتە بێ و میلەت هەڵبەتە داواکاری زۆرە و کەم و کورتی هەیە و ناڵێن هیچ نەکراوە، بەس وەک پێویست شت نەکراوە. خدای هر نقل ما چه خیر آسا جنادی کرد بی ملتی و شعب چه خیر جنادی کرد ایشلا به نقل هر 3-4-5 حزبی دست خود کنه تیدا و براینی و کی دنیای خره ببینه ای دکشن موافد بی هولاتی و شعبی واجرن ایشلا هر قومان که بنشید هر می جلیدن دکشن تشتکی کن خدای جلیگ نبن ایک نشد تشتکی کن هم یش قصده و کی ولاتی که بجداری انتخابات کی والله دت بجداری کن انشالله وحتى رجع خدي كريم خدي شور شو قران كاري كده مو ده شو قران كاري لكن هر او يعظم رو مجدو كده چن هر وقت هر سال ده 4 سال خبورين به معاشات خواهی منو ده مالت خو ماده چکن هر یک بیشتر از دنیا خرابی هم کس نشه چکن او دم سفید به چرا پرلمان دیگر بعد دادن فقیر و دیگر چطور فقیر بشه بس چه شکلی فقیر خود شکلی بس ببین که خود اصلا تو پرلمانی مادام اصلا میرا که حزب کی تو پرلمانی اصلا که قابل كي أمامنا تحيي بتاعي كذا وجاء لا والله من يني نبشر أما رجلا يقولون كوي نونا كذا هيك يقولون كوي هول بنا كذا حول ما بنات وأبد تهجون يتخبون كذا هر بيت خبوا دين بيجن يبوه كينا هو كينا هو كينا هم يجي ولا بيت خبوا دين قالت بعد ودنا خالتي بشيء خبوا هم كوني شو كتير نودا أما أبشر ما فلموني مودا ما سامي لو تحس بكذا ما فلموني فدا بيحس بكونا كيف شكل ما رد ماما او به برخده کاره به برخده خدمات کو اما قصر ماما اما 100 ساله اما 18 ساله قصر ما شاهدی اما دیگه فينا دف مدير بلديه تو يبقى ايه وحبيبي ده حزب السياسي اللي بجدار بنكو بو عراق هر یک دی کد خود بجدار کرد بو چون آمن وقت جارت پیشان دینا مالن ما
لێگەرن ئەڤ هەواڵە دەنگی خۆ بدەنەمە ئەم دێ بووە هۆکەینە و دێ هۆکەینە وەختت چنە سەر کورسیکێ ئەی مرۆڤیش بیت کەناوێ دەنگی خۆدایە ئەڤە طبیعەتی وایە وەف طبیعەتەش بیر نەکردی هەر دێوەکەن بەس ئەس وەک کەسێک خەڵکی دووکێ ئەت بێژم بلۆڤە نەقل خوب زۆرن درەوە العالەمە نەکەن عالم تێبگەهات عالم نەخشینە کو بەشداری انتخابات از خودی بەشدار بم بەس ئەس دەنگی خۆ دەبێ حزبەوە ئەس گەل بەزی دەمەوی ئاقلێمژە ببڕێت نە دەنگی من هەندا چت خەڵک پەرلەمان دەبگەت ئەس دەنگی نەدەوێ کەسی واس لەو قەناتام خەڵک گەیشتوتەوە ئاستی کە ئێستا هەموو کەس بە ئاستێک لە لایەنە سیاسەکان بە ئاگایە کە ئەوان چ جۆرە سیاسەتێکیان پەیڕەو کردووە لەم وڵاتە بڕوا ناکەم پەیڕەوی سیاسەتی ئەوان دڵخۆشکەر بێ بۆ هیچ کەس بە تایبەت بۆ هەڵەبجە شتێکی ئەوتۆنیە لە پێش چاوبێ شتێکیان نییە دڵخۆشکەر بێت خزمەتێک نییە لایەنێک کردبێتی لەبەر چاوبێ هەمویان بۆ هەموو ئەم خزمەتانە بۆ بەرژەوەندی خۆیانە هیچ گۆڕانکاریەک لە هەڵبژاردننا دروست نابێ ئەگەر لە ڕوویەکی ترەوە ئەگەر لایەنەکان یەک دەنگ بن بە یەک دەنگ و بە لیستەکانیان بە کردەوە بۆ خزمەتکردنی خەڵک بێت پێم وابێ دڵخۆشکەر بێت بڕیارێکی باش بدەن بۆ خزمەتی خەڵک لەوانەیە خەڵک لاستێکی باشە بەشداری بکات و جێگەی دڵخۆشکەر بێ ئەنجامەکان هەڵبژاردن لە کوردستان و لە عێراقا هیچ ئەهمیەتی بایەخێکی نییە بەڵکو تەنها مەکیاشکردنێکە بۆ ڕووی دیموکراسی ئەوانە